ڕۆژی جیهانی دیموکراسی لە هەرێمی کوردستان تەنها لە ئاستی ڕاگەاندن قسەی لەسەر کرا و هیچ دەستگا و ناوەندێکی حکومی و ناحکومی قسەی لەبارەوە نەکرد. تەنانەت ڕێکخراوە مەدەنیەکانیش هیچ چالاکیەکیان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بە چەمک و مانای دیموکراسی ئەنجام نەدا. بەشێک لە پسپۆڕانی سیاسیش لە ڕوانگەی پێوەرە جیهانیەکان بۆ شێوەی حکمی دیموکراسی و سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان قسەی جیاوازیان هەیە. جار حکوومەتێک دیموکراسیە کارتان ها سەرکردەکانی و بڕیاردەرەکانی لە ڕێگای گەلەوە نان خزمەتی گەلیشەکەن. دوو پێوەری سەرەکی هەیە لە دیموکراسیاوەیە کە چەند دەسەڵاتداران و بڕیاربەدەستان بە پێی ڕای خەڵک دێن و چەندیش ئەتوانن بەرژەوەندی خەڵک بێنەدی لە دووڕەجیتایە. ینی هەندێک ڕەگەزی نادیموکراتیتە و هەندێک ڕەگەزی دیموکراتی بڵێن دیموکراسیتایە. ئەکرێ عێراق و زۆرێک لە وڵاتان و هەرێمی کوردستانیش لەم جۆران ینی ئەو سیستمانەی کە دوو ڕنگ و دوو ڕەگەزن نادیموکراسیەتی و دیموکراسیەشیانتیایە. دیموکراسی دەربڕینی ئازادانەی خواستی خەڵکە لە دیاریکردنی سیستمی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و بەشداریکردنیان لە هەموو جونگەکانی ژیان. نووسەر و چالاکەوانێکی سیاسی پێی وایە هەرێمی کوردستان بەشێک لە بەهادیارەکانی دیموکراسی چەسپاندووە، بەڵام بەدەر نییە لە نادیموکراسیش. لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش دیموکراسی هەیە، لانی کەم لەسەر پرسی هەڵبژاردن و دەستا و دەستکردنی دەسەڵات و ئەوانە. بەڵام ئەو بۆ مانایە نیە دیموکراسی لە هەرێمی کوردستان دیموکراسیەکی تەکاملە و ینی وەکو دیموکراسیەکی خۆرئاوایە. بەڵام لانی کەمە توانین بڵێن لە منتەقەکەیەکێکە لە دوورگە ئارامەکانی دیموکراسی و لەگەڵەوە شاڕەخنەی لەسەر لە مەسەلەی گەندەڵی و ناشەفافی تەخیربوونی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ناکرێن. بۆیە هیوادارم هەرێمی کوردستان ڕەغمی ئەوەی کە لە ناو بارودۆخێکی دژواری منتەقەی و ناوچەیی و نێودەوڵەتیایە بێ دەوڵەتە بێکیانە لەمەخەت دەستگرتن بە پرسی دیموکراسیەوە بۆ کورد و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هێزە سیاسیەکانی باشترین ئەڵتەرناتیڤە بۆ سەرکەوتنی. لە ساڵی 2007 کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان بە مەبەستی هاندان و پاراستنی بنەماکانی دیموکراسی 15 ئەیلولی وەک ڕۆژی جیهانی دیموکراسی دیاری کرد بە مەبەستی برەودان بە ژیانی دیموکراتی. دەستەواژی دیموکراسیش بۆ وێناکردنی شێوازێکی بەڕێوەبردن بەکاردێت کە تێیدا بڕیارەکان بەهۆی پرۆسەیەکی هەڵبژاردننی بێگەر دەدرێن. هاژە غەفور، کوردستان 24 سلێمانی.